دووبارە بە ڤێلایەکی شاهانەوە هاتینەوە خزمەتتان بەڕووبەری 2250 مەتر تاپۆی یەکسەر بە ناوی خۆت دەکەی مەزبەعی VIP تێدا عەدیقەیەکی فراوانی هەیە باخی هەیە یاریگای تێدایە کە شوێنی دانیشتنی هەیە شوێنی برژاندنی هەیە جادەی کۆنکریتە تا بەردەمی بیرێکی مشتەڕەکیان هەیە لەگەڵ یەک ماڵی ئاوی زۆر باشە کارەبای ڕێسیە کارەبای مۆلدەی هەیە دەکەوێتە بەری سیای سەفین بە کامل ئەساسی ناوماڵەوە دەیفرۆشین بینایی پێکاتوە لە دوو ژووری نووستن هۆڵ مەتبەخ کامل سیاجی بلۆکی بۆ کراوە شوێنەکەی زۆر خۆش و دڵگیرە بە کامل ئەساسی ناوماڵەوە دەیفرۆشین سەبارەت بە نرخەکەی ژمارە 2 لە کۆمنت دابنێن ڕاستەوخۆ نرخەکەیتان پێدەکا ڕقم موبایل 0750 269 69 69 لایک و کۆمنتی لەبیر مەکەن ئێوەی بەڕێزیش مڵکتان هەیە بۆ فرۆشتن وێنە زانیاریمان بۆ بنێرن لە ڕێگەی واتساپ یاخود ڤایبەر بۆ بینینی ئەم ڤێلایە سەردانی عەقارەت باغی ئاژگە بکە ناونیشانی عەقارەتەکەمان شەقلاوە کاوانیان نزیک مزگەوتی عاجی بەدریە